بەهۆی نزیک بوونەوەی جەژنی قوربان ڕێکارەکانی خۆپاراستن لە تای خوێنبەربوون توندتر دەکرێنەوە. ئەو ئاژەڵانەی دەهێنرێنە کوشتارگەینووی سلێمانی پشکنینی پێویستیان بۆ دەکرێت و کوردبینی لە شێوی گۆشتەکەیان دەکرێت. هەر گومانێکیش لە ئاژەڵێکدا هەبێت دوای سەربڕین دەستبەجێ لەناو دەبرێت و ڕێگە نادرێت تێکەڵ بە گۆشتی ئاژەڵی تەندروست بکرێت. کارە تەندروستەکانمان تونتر و سڕتر کردوێتەوە بۆی بەحسی پێش سەربڕین تیمێکی شارەزا و ڕاهێنراو لەو بارە هەپەی هەڵ ئەسەیە کە زۆر بە وردی پشکنین بۆ تەواوی و ئاژەڵانە ئەکات. ئەم ئاژەڵانە هەر گەنەیەک هەر گومانی نەخۆشیەک مشەخۆرێک ڤایرۆسێکی لێ بکرێ ڕێگەی پێ نادرێت سەر ببڕێ ئەنێرێتەوە لە تا معالەزاکرێ و پاشان ڕێکارەکانی تر و پاشان ڕێگەی پێ درێستە. لیژناو بەشەکانی قایمقایمەتی سلێمانی ئەو کەسانە ئاگادار دەکەنەوە کە لە دەرەوی کوشتارگەی سلێمانی ئاژەڵسەر دەبڕن و لە ماوەی 2 مانگی ڕابردووشدا چەندین کەسیان سزا داوە. دەرگای کوشتارگە واڵایە داوا لە هاوڵاتیانەکەین سەربڕینەکان و خێرەکان و قوربانەکان بەرنەئەوێ و بە هیچ شێوەیەک لە دەروی لەسەر شەقامەکان و لە ماڵەکانە کوشتار نەکەن. هەر ئەوەیە وەکو لیژنەکانیشمان بە دوواداچن بۆ هەر کارێکی نایاساییەکە ئەگەر لە دەروی کوشتارگەکان سەربڕین ئەنجام بدرێت. نیاییەوە سزاکان تند کراوەتەوە هەر کە قەسابێک هەستێ بەو کارە بە دڵنیایەوە ڕوبەڕووی یاساکرێتەوە و دەدرێتە دادگاوە دەست بەسەر کەلوپەلەکانی ئاگیرێ. هەرچەندە لە سلێمانی هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون تۆمار نەکراوە، بەڵام لە هەولێر و دووهۆک و سۆران 5 حاڵەت تۆمار کراون کە 3 کەسیان گیانیان لەدەست داوە. بڕوابادین کورساد نیوز، سلێمانی.